لله. اللهم ربنا انفعنا بما علمتنا وعلمنا ما ينفعنا وزدنا علما. فرمي والنوع الثاني من الشرك بالله تعالى في الربوبية. جوري كم راكانم باسي شرك من كرت لألوهية خواده أو كسانيك شريكيان بو خواي پروردگار داناوە لە پەرستراوێتی و عیبادەت بۆ کردندا ئەوە ڕابرد و باسمان کرد. ئایا بزانین هیچ کەسانێک هەبوون لە ڕابردوودا یان لەمڕۆی ئێمەدا شەریکیان بۆ خوا دانابێت لە ڕوبوبیەتدا، شەریکیان بۆ خوا دانابێت لە چێدا؟ لە ڕوبوبیەتدا. کەوتمان شیرک لە ڕوبوبیەتدا جارێ دەبێ مانای ڕوبوبیەت بێنیتەوە بیر خۆت، بزانی ڕوبوبیەت یعنی چی، ئەو جا بزانی کەس هەیە ئەو مانای ڕوبوبیەت یا بەشێکی لێ بەخشی بێ بە غەیری خوا، ئەو کاتە دەزانی ئایا شیرک لە ڕوبوبیەتدا هەیە نا. جا ئێستا دەمەوێت ئیستیذکاری بکەین، بیهێنەوە بیر خۆمان لە کەلیمەی ڕەبدا مؤلف فەرمووی چی؟ ڕەب بەچێ دەوترێ ڕەب؟ ها براکانم هەرێکی خاڵێکم پێ بڵێن. ها برای من پەروەردگار ئەوەی کە پەروەردە دەکات، خالق و كل شيء ومدبر أمري، ئەوەی کە هەموو شتێک دروست کردو و ئوموری بەڕێوە دەبا. بەڵێ دروستکار خالق، رازق و ڕزقیان دەدا. چیتر؟ بەڵێ ڕزق و ڕۆزی و باران دەبارێن. ها بەڵێ مردن و ژیانی بەدەستە. بەڵێ ئافرین. القائم بشؤونهم بإصلاح حالهم، ئەوەی هەڵدەستێ بە ئیسلاحی حاڵی خەڵک و کاروباریان بۆ جێبەجێ دەکا و وەڵامی پێویستیان دەداتەوە و تەسەڕف لە کەوندا دەکا و ئوموری کەون بەڕێوە دەبا. ئەوە بریتێ لە ڕوبوبیەتدا. ئایا بزانین کەس هەیە اعتقادی هەبێت جارێ لە یەکەم کەلیمە کە خوا کە ڕەب یعنی ئەوەیە کە خالق بێت، موجود بێ، وانە عەبدەکانی بێنێتە وجود؟ کەس هەیە اعتقادی وابێ خالقێکی تر هەیە؟ ئەوە یەک. کەس هەیە اعتقادی وابێت کە یەکێکی تر هەیە لە بەڕێوەبردنی بوونەوەردا دەستی هەبێت و شەراکەتی هەبێت و ئەویش شتێکی بەدەست بێت؟ بەو شێوەیە با بزانین سیرکین. بەڵێ فەرموو. ئەهریمەن. باشە براکانم، دەڵێ شرک لە ڕوبوبیەتدا، کوتمان ڕوبوبیەت یەکەم یعنی مانای ڕوبوبیەت ئەوەیە کە ڕەب ئەوەیە کە خەڵقی کردویت. دەفەرمێ وەکو شرکی ئەو کەسانەی کە لەگەڵ خوای پەروەردگار خالقێکی تر باوەڕیان وایە خالقێکی تر هەبێت، یعنی دوو خالق هەبن، وەکو مەجووسەکان و ئەو کەسانش کە متەئەثرن بە مەجووسیەت. مەجووسیەت چییە براکانم؟ يعني لكردواري خۆمان کەوتت مەجووس يعني ئاگر پەرست. بەڵێ الذين يقولون بأن للعالم ربين، مەجووس دەیانگوت بۆ ئەم بوونەوەرە دوو پەروەردگار هەیە، بوونەوەر دوو پەروەردگاری هەیە، یەکێکیان عایدی خێرە، خێر لەلایەن ئەوە، یەکێکیان عایدی شەڕە، شەڕ لەلایەن ئەوە. أحدهما خالق الخير، یەکێکیان خەیری دروست کردووە، خەڵقی خەیری کردووە، و ئەوان بە زمانی فارسی پێی دەڵێن یەزدان، کەواتە ئەوەی کە خێری دروست کردووە و خێری بەدەستە لەم بوونەوەرەدا. مەجووسیەکان، مەجووسی ئاگرپەرست فارسەکان بوون، پێیان دەوت یەزدان، یعنی ئیلاه الخەیر، یعنی خوای خێر و خۆشی. تەماشا دەکەین ئەو وشەیە دزەی کردو بۆ ناو ئێمەی گەلی کوردیش، بە خوای پەروەردگار دەڵێن چی؟ هەندێک کەس دەڵێن یەزدانی پاک، یەزدان. نازان کە کەلیمەی یەزدان ئەو ناوە لە مەجووسە ئاگرپەرستەکانەوە هاتووە کە باوەڕیان وایە دوو خوا هەیە، خوای خێر یەزدانە، خوای شەڕیش چییە؟ والآخر خالق الشەڕ، ئەوەی کە شەڕی دروست کردووە، شەڕی بەدەستە. ويقولون له بلسانهم أهرمن، دەڵێن خوای شەڕ ئەهریمەنە. بۆیە هەندێک جار بە شەیطانیش دەڵێن ئەهریمەن. ئێمەی مسلمان اعتقادمان وایە یەک خوا هەیە، خێر و شەڕ هەمووی بەدەستی ئەوە.
هەروەکو لە ئەرکانی ئیمان پایەکانی ئیمان پای پێنجەم چییە پلەی پێنجەم شەشەم وأن تؤمن بالقدر چی خيره وشره من الله تعالى ئیمانت بەوە بێ کە هەموو شتێک بە قەزا و قەدەرە خوای گەورە بڕیاری لەسەر هەموو شتێک داوە خێر و شەڕ هەر هەمووی لای خوای پەروەردگارە کە خوای گەورە خێرێکت توشکە ئەوە ئەو تووشی کردویت و ئەگەر بەڵاو موسیبەتێکی توش بێ هەر لەلایەن چێوەیە هەر خوای پەروەردگار بەسەری هێناویت بەڵێ بەهۆی تاوانتە یا بۆ تاقیکردنەوەتە بەڵام هەر خوای پەروەردگار بەسەری هێناویت ئیمانمان وایە لەو بوونەوەرەدا هیچ شتێک لە شوێنی خۆی ناجوڵێ بە بێویستی خوا بەبێ قەدەری خوای پەروەردگار ئەوەش ئیمان بوونە بە قەدەر کەواتە کە ئێمە هاتو ئیمانمان بەوە بوو ئیمانمان بە قەزا و قەدەر هەبوو باوەڕمان وا بوو خێر هەمووی لەلایەن خواوەیە بەڵام شەڕ یەکێکی تر دروستی دەکات و شەڕ یەکێکی تر بەسەر خەڵکی دێنێ بەڵام موسیبەت ئەوە شیرکە یا ئیمانە ئەوە کوفرە شیرکە براکەم ئەوە ئیماندارەتی نی ئیماندارەتی ئەوەی باوەڕ دوا بێ کە هەموو شتێک لەلایەن خوای پەروەردگارە بەڵێ کەواتە یەکەم کەسانێک کە لە ڕوبوبیەتدا شەریکیان بۆ خوای گەورە دانابوو شیرکیان هەبوو چێ بوون مەجووس بوون مەجووس کە دەیانگوت دوو ئیلا هەیە دوو خوا هەیە ئەو خوای تەعالا ئەوە خوای خێرە بەڵام ئەهریمەنێکی شەیە کە ئەو چییە خوای شەڕە نەخێر دەڵێن ئەوە کوفرە ئەوە شیرکە لە ڕوبوبیەتدا فەنا بە خوای گەورە نابێ هیچ کەسێک ئاعتیقادی بەو جۆرە عەقیدەیە بێت بەڵێ وەکە الفەلاسفە واوی کە لێ نییە بۆی دابنێن باش دووەم کەس کە شیرکیان لە ڕوبوبیەتدا پەیدا کردووە بریتین لە چێ فەلاسفە یەکەم کەس چێ بوو المەجووس دووەم کەس الفەلاسفە فەلاسفە جەمعی چێیە الفەیلسوف الفەیلسوف یاخود فەیلسوف فەیلسوف یعنی چی براکەم یعنی محب الحکمة محب الحکمة وشەیەکە یۆنانیە لە دوو بڕگە پێک هاتووە فیلۆسۆفیا یعنی حب الحکمة خۆشویستنی چی خۆشویستنی حکمە فەیلسوفەکان براکانم لە ناو غەیری دائیرەی ئیسلامدا لە دیانەتەکانی تردا و لە غەیری دیانەتەکانیشدا سەریان هەڵدا و پەیدابوون خەڵکانێکە پێیان دەوترا فەیلسوف فەیلسوف ئەو کەسەیە کە بە دوای حکمت و ڕاستیدا دەگەڕێت بە دوای حەقیقەتدا دەگەڕێت و لە ئەنجامی گەڕان و پشکنین و ماندووبوونی خۆی بە حیساب گەیشتۆتە حەقیقەتێک جا لە هەر بوارێکدا بێت لە هەر بوارێکدا بێت لە بواری ئیلاهیاتدا لە بواری ناسینی خوای خالقی ئەرز و ئاسماندا کۆمەڵێک فەلاسفە خەریکی ئەوە بوون بە دوای ئەوەدا بگەڕێن بزانن سەرچاوە و مەزدەری ئەم بوونەوەرە لە چیەوە هاتووە ئایا خۆمان لە خۆمانەوە دروست بووین ئایا کەسێک هەبوو ئێمە دروستکا و هەر ئەزەلی بووە و هەر بووە ئایا ئێمە لە ئاو دروست بووین ئایا ئێمە لە خۆڵ دروست بووین ئایا سروشت و طەبیعەت ئێمەی دروست کردووە والحاصل دەگەڕێن جا بە گوێرەی فکری خۆیان و بۆچوونی خۆیان هەیە نەگەیشتۆتە ئەوەی کە فەلسەفەکەی و حکمەتەکەی گەیاندوویەتی ئەو ڕاستیە بە حسابی خۆیان کە ئێمە لە مەیمونەوە دروست بووین ئەوە فەیلسوفە گەیشتۆتە ڕاستیە کە چییە ئینسان ئەسڵەکەی مەیمونە هەیەتی نا گەیشتۆتە ئەوەی کە ئەسڵی هەموو شتێک ئاوە یعنی چێ خوای ئێمەیە ئاو ئاوێک هەبووە و دوایی وردە بەو شێوەیە تەماشا دەکەی لە شوێنێک بۆگەنیەک و نازانم شتێک ڕووی داوە و چۆن ئەگەر شوێنێک بۆگەن بێ پاش ماوەیەک تەماشا دەکەی زەبڵدان و شتیوا کرمی لێ پەیدا دەبێت دەڵێن ئینسانیش نەتیجەی شتێکی ئاوایە دروست بووە
ئەوە فەلسەفەکەیانە ئەوە حکمەتەکەیە هەشیانە دەڵێنە ئەم سروشتە طبیعەت ئینسانی دروست کردووە الحاصل ئەوە پێی دەوترێ على ئاساس فەلسەفە لە چدا گەڕان بە دوای حکمەتدا بە دوای ڕاستەقینەییدا لە بواری دۆزینەوەی سەرچاوە و ئەسڵی مرۆڤدا چێن ئەوانن کە ئەسڵەن نور و ڕووناچی هیدایەتی ئیسلام و قورئان بۆیان نەچوە و پێیان نەگەیشتۆ براکانم تۆی مسلمان پێویستت بەو کاروانە دوور و درێژە سەر لێ شێواویە ناکات کە بگەڕین دەی با بگەڕین بزانین ئەرێ چێ ئێمەی دروست کردووە تۆ ئیمانە دوایە الحەمدولله خوایەکەیە کە ئەرز و ئاسمانی دروست کردووە و ئێمەشی دروست کردووە ئەویش ڕەب العالەمینە بەبێ ماندوو بوون تۆ گەیشتوویتە ئەو پەڕی بەڵام گەیشتوویتە ڕاستەقینە و حکمەتێکی 100% تەواو کە خوا خالقی ئەرز و ئاسمان و کۆتایی پێهات جا ئەو فەیلسوف براکانم تەماشا دەکەین کەسانێکی مسلمانی ئێمەش کاریگەری ئەوانی لەسەرە کە على ئاساس ئەسڵەن وشەی فەیلسوف هەندێک کەسی نەفام شانازی پێوە لێ دەدا حەز دەکا چی بێت حەز دەکا پێی بڵێن ئەوەش فەلسەفەی هەیە و فەیلسوفە و یا لە فەلسەفە دەخوێنێ و فەلسەفە چی یعنی وەکو ئەوە وایە براکانم کە تۆ کانیاوێکی سازگاری سافی خۆشت لابێت کە بەردەوام ئاوێکی جوان و سازگاری لێ هەڵقڵێت واز لەوە بێنی بگەڕێی خۆت ماندووکەی خەڵک پێ دەڵێ لە چ دەگەڕێی وەڵا لە ئاو دەگەڕێم لە شتێک دەگەڕم تینوێتی خۆم ببشتێنم تۆ لەسەر کانیاوێکی خۆش دەگەڕێ بەشک و بزانێ زێرابێکی دەستکەوێت بەشک و چڵپاوێ قوڕاوێکی دەستکەوێت تینوێتی خۆی پێبشتێنێ لە بیری چۆتەوە کە ئەو لەسەر کانیاوێکی سازگار و سافە ئەوەی کە دەگەڕێتەوە هیچی نییە ئاوی نییە بۆیە سەری لێ شێوا وێڵ بۆ دەڵێ هەر شتێکم دەستکەوێت بەس تۆی مسلمان خوای پەروەردگار ئەم قورئانە پیرۆزەی کە ناردووە گەورەترین حکمت و ڕاستی ئەم قورئانەیە براک گەورەترین حکمت و ڕاستی بریتیە لەو قورئانە پیرۆزە بۆیە ئینسانی مسلمان پێویست ناکە خۆی ماندوو کات و کاریگەری چێ لەسەر بێ بەناو فەیلسوفەکانی لەسەر بێ با ئێمەش فەلسەفە بخوێنین زمان وەکەوە وایە واز دەکانی ئاوەکەت بێنی بە دوا چڵپاوێک و قوڕاوێک و زێرابێکدا بگەڕێ بزانم تۆ زێگاوم دەست ناکەوێت تینوێتی خۆیم پێ بشتێنم ئەوەیە جا فەیلسوفەکان براکانم بزانین عقڵە مهمەکەیان گەیاندونی بەکوێ كالفلاسفة ومن تبعهم الذين يقولون بأنه لم يصدر عنه إلا واحد بسيط وأن مصدر المخلوقات كلها عن العقول والنفوس يعني سرچاوي هم مخلوقات لتشيوتشيا لعقل ويا وأن مصدر هذا العالم عن العقل الفعال إما دلين سرچاوي هم مخلوقات هم بونورچيا رب العالمين فلسفة ناوينان رب العالمين دلن العقل الفعال دلن چه او هم بونوري دروس كردوا عقلي چي زور چي كارا عقلي چي زور زيرك عقلي چي زور يعني چالاك العقل الفعال تو ناوي دني رب العالمين او نال رب العالمين نال خواي پروردگار دلن سرچاوي او بونورا عقلي چي كارا و چالاك و زيرك و ريايا توانيتي أو هم بونورا دروسكا فهو رب كل ما تحته ومدبره أو عقل فعالة فروردقاري همو أويتك أويك لجير دستي خويتي وبريوي دبا العقل الفعال أو بحساب لفلسفة ذا قيشتنا شي قيشتنا عقل فعال شي عقلي شي وفعالي شي إما بأرمن بويك أخوايك يا رب العالمين خالق أرض وآسمانا وكل قرآن دا هاتوا جاء تماشا ذكين مصدر المخلوقات كلهم عن العقول والنفوس يعني عقل كان ده كانت شيء شريكي خواي پروردگار لودا كأو الشركة لتشدا برا كان شركة للربوبية ده أو صنفي دوم ماله وهذا شر من شرك عباد الأصنام والمجوس والنصارى وهو أكبر شرك في العالم باش سيري كان ده فرمي أو شركي فلسفة كان فيلسوفة كان
پیستر و خراپتر و یعنی کوفرترە لە شیرکی چێ بتپەرستەکان و مەجووسەکان و گاورەکان. بۆ چونکە هەر یەکێک لەوانە بتپەرستەکان باوەڕیان بە خوای خالقی ئەرز و ئاسمان ڕەب العالەمین هەبوو. مشریکەکان لێت پرسیبان وەلئین سەئەلتەهم من خەلەقەهم لەیەقولون الله، چێ ئێوەی دروست کردووە؟ دەیانوت الله ئێمەی دروست کردووە. بە هەمان شێوە نەسارا باوەڕیان بە الله هەیە کە خالقی ئەرز و ئاسمانە گاورەکان. بە هەمان شێوە مەجووس باوەڕیان بە خوای گەورە هەیە کە ناوی دەنێن یەزدان، بەڵام دەڵێن تەنها تایبەتە بە خێرەوە، ئەهریمەنیش تایبەتە بەچی بە شەڕەوە. بەڵام فەلاسیفە ئەسڵەن باوەڕیان بەو خوایە نییە، ئەو خوای کە هەموو سنفەکان ئیمانیان پێیەتی کە هەیە، فەلسەفە ئەسڵەن باوەڕیان بەو شتە نییە. لە خۆیانەوە عەلە ئەساس عەقڵێکی فەعال هەیە و ئەوە مەخلوقات لەوە هاتوو، هەندێکی شیان بەڵکو یەقولونە بقیدەمی العالم، دەڵێن چی؟ عالم هەرچی بووە بوونەوەر، هەر ئەزەلی و هەر قەدیم هەر هەبووە، هەر بووە، پێویست ناکە بڵێ وەڵا لە چی دروست بووە، هەر بووە و تەواو مەخلوقات هەر هەبووە. کەواتە ئەسڵەن چێ نییە؟ خالق نییە ئەسڵەن، هیچ خالقێک و هیچ ڕەبێک نییە پەنا بەخوای گەورە. بەڵێ فەرمێەوە هو ئەخبەت شیرکین فی العالم. بزانین بۆچی پیسترین شیرکی فەلسفەکانە لە بوونەوەردا. بەڵێ بێگومان چونکە وتمان ئومەتەکانی تر جا چ گاورەکان بێ، چ مەجووسیەکان بێ، چ مشریکە قوڕەیشەکان بێ، ئەوانە ڕوبوبیەتی خوای پەروەردگاریان دان پێدادەنا، بەڵام دەچوون لە ئولوهیەتدا شیرکیان هەبوو، یا لە ڕوبوبیەتدا لەگەڵ ئەو ڕەب العالەمینە تەماشا دەکەین چی ئیمانیان بە یەکێکی تریش هەبوو، کەواتە بە هەر شێوەیەک بێ ئیمانیان بە خوای گەورە هەبووە وەکو ڕەب، بەڵام تەماشا دەکەین شیرکی فەلاسیفە ئەسڵەن ئیمانیان بە وجودی ڕەب العالەمین نییە، یا دەڵێن عەقل الفەعال یان چی، یا عالەم و بوونەوەر هەر لە ئەسڵدا چییە؟ هەر کۆنە و هەر بووە و بووە. خوای پەروەردگار دەفەرمێ هەل ئەتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا. فەرمێ سەردەمێک بووە ڕابور بەسەر ئینساندا کە چی نەبوو؟ شتێکی باز لێکرا و هەر نەبووە، هەر نەبوون، لە وجود دائمە هەر نەبووین. نا لای فەلاسیفەکان دەڵێن چی؟ هەر بووە مەخلوقات، بەڵێ بەو شێوەیە هەر بووە قیدەم العالم. بەڵێ بەڵێ ئەوە سێیەم براکانم، سێیەم سنف کە شیرکیان هەیە لە ڕوبوبیەتدا چێن؟ دەفەرمێ القەدەریە. یەکەم چێ بوو؟ المەجووس. دووەم الفەلاسفە. سێیەم چێ؟ القەدەریە. قەدەریە یعنی نوفات القەدەر. القەدەریە یعنی ئەو کەسانی کە نەفی قەدەری خوای گەورە دەکەن، کە نەفی قەزا و چ دەکەن؟ قەزا و قەدەر دەکەن. ئەو کەسانەی کە نەفی قەزا و قەدەر دەکەن واتە ئیمانیان بە قەزا و قەدەر نییە. چۆن ئیمانیان بە قەزا و قەدەر نییە؟ ئەنی ئێمەی مسڵمان ئیمانمان وایە کە هەموو شتێک بە قەزا و قەدەری خوای گەورەیە. خوای گەورە هەموو شتێک دەزانێ و هەموو شتێکی نووسیوە و بەبێ ویستی ئەو هیچ شتێک نابێ. لای ئەوان دەڵێن نەخێر شتی وانییە کە خوای گەورە هەموو شتێک بزانێ پێش ئەوەی کە ڕوو بدات و هەمووی نووسی بێت و ویستی بەبێ ویستی ئەو نەکرێت و شتی وانییە. ئەوانە قەدەرین نەفی چ دەکەن؟ دەڵێن لا قەدەڕ وأن الأمر أنوف. دەڵێن قەدەر نییە، شتی وانییە خوا هەموو شتێک بزانێت پێش ڕوودانی و نووسی بێتی. دەڵێن هەموو شتێک لە کاتی خۆی ڕوودەدا، ئەو کاتە خوا دەیزانێت لە کاتی خۆی ڕوودەدات. ئەوانە نەفی قەدەر دەکەن و هەروەها لە بەشێکی ئەو نەفیکردنی قەزا و قەدەرەیان چییە؟ ئەوەیە کە دەڵێن مەخلوق ئەفعالەکانی ئینسان، ئەو کار و کردەوەی کە ئینسان دەیکات چ چاک و چ خەراب هیچ پەیوەندی بە خوای گەورەوە نییە. خوای گەورە تەنها ئەوەی کردووە کە ئینسانەکەی دروست کرد، کەواتە ئەو ئینسانە دروستکراوی خوایە.
ئەمما چ دەکا لە چاک و لە خراپ ئەوە هیچی پەیوەندی بەخواوە نییە. خوای پەروەردگار دەسەڵاتی تەنها بەسەر ذاتی مرۆڤەکەدا هەیە، دەسەڵات و قودرەتی بەسەر چی دانیە؟ عملەکانی دانیە، دەسەڵات و قودرەتی بەسەر عملی دانیە کە ئیرادەی خوا ببێت لە چدا لە کردنی چاکە یا لە کردنی خراپەدا دەڵێن نەخێر. خوای گەورە خالقی ذاتی ئینسانە، ئینسانیش خالقی چی؟ ئەفعالی خۆیەتی. خوا خالقی ذاتی ئینسانە، ئینسانیش خالقی چییە؟ ئەفعالی خۆی. کەواتە چەند خالق هەیە؟ دوو. خوا رب العالمین خالقی ذەواتە، ذاتەکانە، و ذەواتەکانیش خالقی چن؟ ئەفعالەکانی خۆیانن. بۆیە دەڵێ شیرکی قەدەریەش کورتکراوەی شیرکی چێە؟ شیرکی مەجووسە. چۆن مەجووسیەکان باوەڕیان وا بوو کە دوو خوا هەیە، ئیلاهی خەیر و ئیلاهی شەڕ، تەماشا دەکەین قەدەریەکانیش ئیقرار بەوە دەکەن کە دوو خالق هەبێ. یەکێکیان خوای گەورەیە کە هەموو زەواتەکانی دروست کردوون، هەموو ذاتی ئینسان و حەیوان و هەمووی جن و مەلائیکەت و خالقی دووەمیشیان گیان لەبەرەکان خۆیانن کە فعل و کردەوەکانی خۆیان دروست دەکەن. بەڵێ بۆچی وا پەنایان بردە بەر ئەو شتە؟ چونکە دەڵێن لە کردەوەی ئینساندا هەیە کە چییە؟ کاری خراپە. ئەگەر بڵێن خوای گەورە خالقی هەموو شتێکە کەواتە خوای گەورە خراپەی دروست کردووە، ئەوەش نابێ. بۆیە دەڵێن جای دەکەینەوە. تەماشا دەکەین بەو شێوەی براکانم کەوتونەتە هاوشێوەی شیرکی چێ؟ شیرکی مەجووسیەکان. بەڵێ سەحابەش ڕەزای خوای پەروەردگاریان لێبێ تەشبیهی قەدەریەکانیان کردووە. بۆ پێیان دەوترێ قەدەری کوتمان؟ چونکە نەفی چیان کردو؟ باوەڕیان بەچی نییە؟ باوەڕیان بە قەزا و قەدەر نییە. تەشبیهی ئەوانەیان کردو بە مەجووس، وەکو ڕیوایەت کراوە لە ئیبن عومەر و ئیبن عەباس و ڕەزای خوایان لێبێ، بەڵێ کە وتویانە قەدەریە مەجووسن. بەڵکو قد روى أهل السنن منهم ذلك مرفوعا أنهم مجوس هذه الأمة. يعني أوشتا لصحابة برزيان كردوده بو پیغمبري خوا عليه الصلاة والسلام لو جراويتيانوا كواتا حديثة نكتنها أثر قول صحابة به پیغمبري خوا عليه الصلاة والسلام فرمويتي چي؟ القدرية مجوس هذه الأمة. قدرية كان مجوسي أو أمة. چون مجوس هبو بەڵام لە ناو ئومەتی ئیسلامیشدا کەسانێک بیر و باوەڕیان وەکو بیر و باوەڕی چێیە؟ وەکو بیر و باوەڕی مەجووس وایە. لە چ ڕوانگەیەکدا؟ ناوی نانێن یەزدان و ئەهریمەن، بەڵام چی؟ بەڵام ئەوانیش دان دەنێن بەبوونی دوو خالقدا. بەڵێ باش فەرمێ زۆر جاروا هەیە هەردوو شیرکەکە لە عەبدێکدا کۆ دەبنەوە. چی و چی؟ شیرکی ڕوبوبیەت و شیرکی ئولوهیەت. هەندێک جاریش یەکێکیان. جارێ پێشەوەی کە تەفسیل بەم نوقتەیە بدەین، کۆتاییمان بەچی هێنا؟ هەردوو جۆری شیرکەکە هێنا. شیرک لە ئولوهیەتدا دەرسی دوێنێمان بوو، و شیرکیش لە ڕوبوبیەتدا دەرسی کەی بوو؟ دەرسی ئەوڕۆمان بوو. سێ سنفی بۆ باسکردین کە شەریکیان بۆ خوا داناوە لە ڕوبوبیەتدا. چێ بوون ئەو سێ سنفە؟ چیتر؟ سێ سنف شیرکیان لە ڕوبوبیەتدا داناوە. ها کاک تۆ بەڵێ. فەلاسفە. بەڵێ فەلاسفە و مەجووس و قەدەریەکان. باشە کەسی تر هەیە شیرکی بۆ خوا دانابێ لە ڕوبوبیەتدا؟ کەس دەزانێت؟ ها برام چێ؟ يعني هر کەسێ اعتقادی وابێ کە غەیری خوا سوود و قازانج و زەرەری بەدەستە، ئەوە کردوویەتە شەریکی خوا لە چیدا؟ لە ئولوهیەتدا یان لە ڕوبوبیەتدا؟ ها بەڵێ چیتر؟ چێ موافقیەتی و چێ مخالفیەتی؟ کاک ئەحمەد لە ڕوبوبیەتدا کە اعتقاد وابێ سوود و قازانج و زەرەری بەدەستە. نەفع و ضڕ ئەوە ئەفعالی خوایە یان ئەفعالی ئێمەیە؟ ها ئەفعالی خوایە. کە تۆ اعتقاد وابێ غەیری خوا ينفع ويضر، غەیری خوا سوود دەگەیەنێ و بەڵاو مصیبەت دێنێ، کە اعتقادت بەوە بۆ ئەوە چیت کرد؟ کردە شەریک بۆ خوا لە چیدا؟ کردە شەریک بۆ خوای پەروەردگار لە ڕوبوبیەتدا. ئەوە شەریک بۆ خوا دانانە لە ڕوبوبیەتدا.
کەواتە ئەو کەسانی اعتقادیان وایە کە کەسێک هەیە لەو کەونەدا لەو بوونەوەرەدا جگە لە خوا پیاوچاکان بۆ نمونە کە تەسەڕوف دەکەن لە کەوندا و دەتوانن منداڵ بە تۆ ببەخشن کە منداڵت نەبێ بچێتە لای شێخ زەرد جا هەر منطقەیە و شتێکی خۆیان هەیە لە منطقەی ئێمە کە دەچێتە لای قەبرێک بە ناوی شێخ زەردەوە ئەوە اعتقادی پێێتی کە چۆ لای ئەوە منداڵی بەنسیب دەبێ ئەوەش کردنە شەریکە بۆ خوا لە چێدا لە ڕوبوبیەتدا چونکە ئەوەی کە منداڵ دەبەخشێ دەبێ اعتقاد وا بێت تەنها چێیە تەنها خوای پەروەردگارە یەهەبو لیمەن یەشاء ئیناثا خوای گەورە کە چێ بوێ مینەی پێدەبەخشێ چێ بوێ نێرینەی پێدەبەخشێ چێ بوێ هەردووچی پێدەبەخشێ چێشی بوێ کە هیچی پێ نابەخشێت کە تو اعتقاد وا بوو یەکیشتر هەیە دەتوانای ئەوەی هێ منداڵ پێ ببەخشێ ئەوە کردتە شەریک بۆ خوا لە ڕوبوبیەتدا چێیتر شیرکی تر هەیە لە ڕوبوبیەت ها برای من دەهری و سابعی کە دەڵێن چی ما يهلكنا إلا الدهر ئافرین دەڵێن ئێمە چ شتێک دەمرین چێ لە ناومان دەبا یعنی ئینسان پیر دەبێت و تەمەنی دەڕوا و دەمرێت تەواو یعنی خوای چی بڵێ وەڵا خوا تۆی مراندووە پەنا بە خوای گەورە ئەوەش شیرکە لە ڕوبوبیەتدا چیتر چیتر شیرکیە لە ڕوبوبیەت ها برا یەزیدیەکان بێگومان ئەوەش شیرکیانە لە ڕوبوبیەت چیتر ئەوانەی باوەڕیان بە غەوت و ئەقتاب و ئەبدال هەیە کە دەڵێن ئەم بوونەوەرە غەوسێک بەڕێوەی دەبا ئەوجا چوار قوتب ئەقتاب الأربعة دەسوقی و ریفاعی و بەدەوی و گەیلانی دەڵێن ئەو چوارە ئەو کەونە بەڕێوە دەبن ئینسان کە شتێکی بەڵایەکی بۆ هات هاوار بکاتە ئەوان بە فریای دەکەون ئەوە شیرکە لە ڕوبوبیەتدا چێتر براکانم لە چدا هەندێک کەس اعتقادی وایە کە ئال البەیت کە بۆ نمونە ئیمام عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ یا حەسەن یا حوسێن ڕەزای خوای گەورەیان لێبێ یا عەباس یا هیچیشتر لەوان توانای ئەوەی هەبووەکە مردوو زیندوو بکاتەوە یا شتێکی بێجیان بکاتە گیان لەبەر ئەوە شیرکە لە چدا چونکە تەنها چێ توانای ئەو شتەی هەیە خوای گەورە خالقە محییە زیندووکەرەوەیە ئەوە شیرکە لە ڕوبوبیەتدا چیتر بەڵێ دەیانوت چی إن الله ثالث ثلاثة نصرانیش باوەڕیان بە سێ خوا هەیە بەڵێ بە هەمان شێوە چیتر ئەوانەی کە بە مافی خۆیانی دەزانن کە شەریعەت و یاسا و دەستور دانێن پێچەوانەی شەریعەتی خوای پەروەردگار ئەوەش چییە ئەوە شیرکە لە ڕوبوبیەتدا چونکە خوای گەورە دەفەرمێ ئەلا لەه الخەلق والأمر تبارك الله رب العالمين رب العالمين رب العالمين چی بەدەستە الخەلق والأمر خوای گەورە دروستی کردوین و ئەمر و یاساشی بۆ داناوین فەرمانی پێ کردوین و یاسا و شەریعەت و بەرنامەشی بۆ داناوین هەر وەکو چۆن کە اعتقاد وا بێ خالقێکی تر هەیە لەگەڵ خوا دروستی کردووی ئەوە یا بەشێکی کەونی دروست کردووە ئەوە شیرکە لە ڕوبوبیەت بە هەمان شێوەش کە اعتقاد وا بێ بۆ کەسێکی تر هەیە یاسا و شەریعەت و بەرنامە دابنێ بۆ ئینسان جگە لە شەریعەتەکەی خوا ئەوە چییە براکانم ئەوە شیرکە لە ڕوبوبیەتدا اعتقادت وا بێ کە کەسێکی تر بۆی هەیە شەریعەت و یاسا بۆ مرۆڤ دابنێ جگە لە شەریعەتەکەی خوا پێچەوانەی شەریعەتەکەی خوا ئەوە شیرکە لە چدا شیرکە لە ڕوبوبیەت بە بەڵگەی ئاەتی چی ئەلا لەه الخەلق والأمر هەردووچی بۆ چێ ئەو دووشتە حەقی خاصی خوای گەورەیە خەڵقکردن و ئەمرکردن و یاسا بۆ دانان تبارك الله رب العالمين رب العالمين هەردووچی هەیە هەر وەکو چۆن کە بڵێ خالقێکی تر هەیە ئەوە شیرکە لە ڕوبوبیەت بە هەمان شێوەش کە بڵێ بۆ یەکیش تر هەیە یاسا و قانون بۆ خەڵک دابنێ پێچەوانەی یاسا و شەریعەتی خوای گەورە ئەوەشیان شیرکە لە ڕوبوبیەتدا خوای گەورە بمان پارێزێت بەڵێ براکانم جا هەندێک کەسەیە شیرکی لە ئولوهیەتیش تێدایە و لە ڕوبوبیەتیشی تێدایە هەندێک کەسی شەیە لە هیچی چیان تێدایە نەک لە ئەوی تریان بەڵێ هاوارکردنە غەیری خوا چییە ها شیرکە لە چیدا لە ئولوهیەت چونکە هاوار فعلی چێیە فعلی تۆیە تۆ داوا دەکەی ئەو داوایەت کە لە خوا بێ ئەوە تەوحیدە کە لە غەیری خوا بێ ئەوە شیرکە لە ئولوهیەتدا کەواتە داوا لە غەیری خوا بکەی شەریکت بۆ خوا دانا لە ئولوهیەت ئەی کە اعتقادت وا بێ کە غەیری خوا
وەڵامت دەداتەوە و کارت بۆ جێبەجێ دەکا ئەو اعتقادە شرکە لە چیدا ها کاکە ئافرین ڕبوبیەت ئەوە شرکە لە ڕبوبیەتدا بەڵێ والقرآن الكريم بل الكتب المنزلة من عند الله تعالى كلها مصرحة بالرد على أهل هذا الإشراك كقوله تعالى إياك نعبد فإنه ينفي شرك المحبة والإلهية وقوله وإياك نستعين فإنه ينفي شرك الخلق والربوبية. بەڵێ تەماشا دەکەین قورئان بە تایبەت و هەموو کتابە ئاسمانیەکانیش بەگشتی هەمویان ڕەدی هەردوو جۆرەکەی شیرکیان داوەتەوە بۆ نمونە تەماشا دەکەین قورئان لە یەک ئایەتدا ڕەدی هەردوو جۆرە شیرکەکە دەداتەوە کە دەفەرمێ ئیاکە نەعبود ئەوە ڕەدی کام شیرکەیە ئیاکە نەعبود یعنی تەنها تۆ دەپەرستین فەرق چییە لە بەینی نەعبود و کە لەگەڵ ئیاکە نەعبود ئەها سەیریکەن ئەوە دوو عیبارەتە نەعبودوکە یعنی ئێمە تۆ دەپەرستین بەڵام کافەکە بێنە پێشەوە پێش فعلەکە واتە مەفعول بیهەکە تەقدیم کە بڵێ ئیاکە نەعبود ئەو کاتە دەبێتە چی ها کاکە نەخصوکە بالعیبادە یعنی تەنها تۆ چ دەکەین تەنها تۆ دەپەرستین جگە لە تۆ کەسی تر ناپەرستین کە بڵێ من خوا دەپەرستم ئەوە تەوحیدە یا ممکنە تۆ غەیری خوش بپەرستی ها ممکنە بەڵام کەوتت تەنها خوا دەپەرستم ئەوە تەوحیدە یان نا تەوحیدێکە کە ينفي المشاركة توحيد ينفي المشاركة يعني نفي ئەوە دەکا کە شەریکایەتی هەبێت لە پەرستندا بۆ خوای پەروەردگار کەواتە کەلیمەی ئیاکە نەعبود نەفی چی کرد نەفی شرکی ئولوهیەتی کرد کە دەژڵەی و ئیاکە نەستەعین داوای یارمەتی هەر لە تۆ دەکەین چونکە تۆی بە فریا خەڵک دەیت و تۆی دەتوانی وەڵاممان بدەیتەوە تۆی دەتوانی بەهانامان بێی سوود و قازانج و زەرر و ژیان هەمووی بەدەستۆیە و داوای یارمەتی لە تۆ دەکەین ئەوە نەفی شیرکی چی کرد شیرکی ڕوبوبیەتی کرد چونکە دائیمەن ئیستیعانە و هاوکاری لە چێ وەردەگیرێ لە یەکێکە توانە و دەسەڵاتی هەبێ کە تۆ تەنها داوای یارمەتی لە خوا دەکەی واتە بەس لە تۆ داوای یارمەتی دەکەین ئەی خوایە داوای یارمەتی لە کەسی تر ناکەین کەواتەوە شیرکی ڕوبوبیەتیش نەما چونکە اعتقاد دوایە کە خوای پەروەردگار بە تەنها هەموو شتێکی بەدەستە و داوا تەنها لەو دەکەیت بەڵێ برام تضمنت هذه الآية تجريد التوحيد لرب العالمين في العبادة وأنه لا يجوز إشراك غيره معه لا في الأفعال ولا في الألفاظ ولا في الإرادات. باش فەرمێ ئەم ئایەتە چی گرتە ناوخۆ تەضمنت گرتیە ناوخۆی چ شتێک تجريد التوحيد لرب العالمين في العبادة تجريد التوحيد يعني شي تجريد التوحيد ها بله باشه بله بله تجريد التوحيد براكم يعني بختا كردني توحيد و باكرنوي تجريد التوحيد عن شوائب الشرك خوي أوايا تجريد التوحيد عن شوائب الشرك يعني توحيد بختا كيتوا وهر تشيشتك بوني شركي لبه هموي دادرني لتي ها لو توحيد دادرني بچي او آيات وايكر چكا كوتي إياك نعبد يعني بس تو غيري تو كسي ترنا پرستين وإياك نستعين بس داوا يارمتي تو دكين لكسي ترناكين كواتا او توحيدك كباك بو لهمو جور الشركة جيانا لهردو جور الشركة لا ألوهية تجدا ولا تجدا ولا ربوبية تجدا بەڵێ و دروستی ژنیە کەس لەگەڵ خوا بکرێتە شەریک نە لە کردەوەکانماندا بکەینە شەریک نە لە لەفظ و قسەکانماندا گفتارماندا بکەینە شەریک و نە لە ئیرادەت و نیەت و مەبەستماندا بکەینە شەریک خەتی لە ژێردا ئەوە سێ شتی باس کرد الأفعال الألفاظ الإرادات کەواتە شیرک لە یەک لەو سێ شتانەدا دەبێ براکانم ئەو شیرکەی کە خەڵک دەیکایان لە ئەفعال و کردەوەکانیدایە یا لە ئەلفاظ و قسە و گوتنەکانیدایە یا لە نیەت و ئیرادە و مەبەستەکانیدا هەیە کە هەر کەسێک لەو سێیانە ڕزگاری بوو شیرکی نەبوو ئەوە نەجاتی بووە ئینشاءالله جا ئێستا یەک بەیەک بۆمان باز دەکات بزانین شیرک لە ئەفعالدا کامەیە لە کردەوەدا و شیرک لە ئەلفاظیشدا کامەیە و شیرک لە ئیرادە و نیەتیشدا کامەیە بەڵێ فالشرك به في الأفعال كالسجود لغيره سبحانه والطواف بغير البيت المحرم وحلق
بەڵێ وقد لعن النبي صلى الله عليه وسلم من اتخذ قبور الأنبياء والصالحين مساجدا يصلى لله فيها، فكيف من اتخذ القبور أوثانا تعبد من دون الله، فهذا لم يعلم معنى قول الله تعالى إياك نعبد. باش براکەنم یەکەم جۆری یەکەم بە لە الشرك في الأفعال ودەست پێ بکەین بزانین شرك لە کردەوەکاندا کامەیە دەفەرمێ یەکەم کە سجودی لغەیری سبحانە سجود بردن سجدە بردن بۆ غەیری خوا ئەوە فعلە یا لەفظە یا ئیرادە و نیەتە کامیانە ها کاکە بەڵێ فعلە ئینسانە کە تۆ چووی سجدەت بۆ غەیری خوای پەروەردگار برد ئەوە شەریکت بۆ خوا دانا لە فعل و کردەوەکەتدایاننا لە فعل و کردەوەکەتدا شەریکت بۆ خوای پەروەردگار دانا بەڵێ ئایا موجودە ئەو شتە موجودە لە ناو کەسانێکدا ئیدعای ئیسلامەتی دەکەن یان نا بێگومان موجودە براکانم موجودە کە بە ئاشکرا دیارە سوزدەی بۆ دەبرێت کەسانێک هەیە بە ناوی دینداریەتیەوە سوزدەیان بۆ دەبرێ یا خۆیان سوزدە دەبن بۆ چێ سوزدە دەبن بۆ قەبری پیاوچاکێک کوڕنوشی بۆ دەبن لەسەر چۆک دەڕۆنە مەرقەدەکەی و پاشە و پاشیش دەکشێنەوە هەر بە کوڕنوشەوە دەکشێنەوە ئەوە هەمووی شیرکە لە چدا شیرکە لە ئەفعالدا نمونەی دووەمیان والطواف بغير بيته المحرم طواف بغير بيت بغير كعبة دا خواهي پروردگار فرمي چی وليطوفوا بالبيت العتيق يعني چی با طواف كان بدوري أو مالا دا كمسجد الحرام ككعبة طواف بدوري أو داب كان كواتا طواف تنا بدوري كعبة دا ذكري كتوب چی قبرك هاوشێوەی کەعبە کە چۆن تەواف و سوڕانەوەی بەدادا دەکرێ تۆش بچی بە دەوری ئەودا بسوڕیتەوە هەروەکو دەبینین زۆربەی مەزارگا و قەبرەکان کە شتیان گومەز و شتیان لەسەر دروست کردووە تەماشا دەکەین ڕێک یعنی کەئەنەما تەشبیهە بە کەعبەوە پەنا بەخوا دەست پێ دەکەن چەند جارێک بە دەوری چدا ئەو قەبرەدا دەسوڕێتەوە تەواف دەکات هەروەکو چۆن حەجەر الئەسوەد و ڕوکنی یەمانی دەستی لێ دەدرێت بۆی گوناهت بوەرێت بە هەمان شێوانیش دەست بە چدا محەجەرە و شتی قەبرەکە دادێنن یا دەست بە خاک و خۆڵی قەبرەکە دادێنن ئەوە گوناهیان لێ دەوەرێت ئەوە داوایان جێبەجێ دەبێ ئەوە شیرکە براکانم لە چیدا لە ئەفعالدا سێمیان وحلق الرأس عبودية وخضوعا لغيره حلق يعني سرلوس كردن سرتاشين سفر كردن بموز براكانم تماشا دەکەین ئەوەش عیبادەتێکە لە عیبادەتەکان لە حەجدا و لە عومرەدا دەکرێت تەکمیلە و تەواوکەری عیبادەتی عومرەت و عیبادەتی حەجت چییە تەکمیلە و نهایەتەکەی ئەوەیە کە تۆ سەرت بە مووس بتاشیت وەکە کورتیشی کەیتەوە هەر دروستە بەڵام خێرتر وایە بە مووس بیتاشیت حەلق کەواتە ئایا سەرتاشین عقوبەیە لە حەج و عومرەدا یا ئەویش عیبادەتێکە کامیانە عیبادەت کەواتە سەرتاشین چونکە سەرتاشین بەڕاستی تا بڵێ شتێکی ناشیرنە ناخۆشە زۆر خوای پەروەردگار پیاوی جوان کردووە بەوەی پرچی هەبێت کە تۆ سەری خۆت دەتاشی بە مووس یعنی ئەو پەڕی زەلیلی بۆ چێ دەنوێنی بۆ خوای گەورە دەینوێنی لە پێناوی خوای پەروەردگاردا سەری خۆت دەتاشی ئەوە عیبادەتێکە کە تۆ بچی ئەو عیبادەتە بۆ یەکیشتر بکەی بۆ یەکیشتر ئەو عیبادەتە بکەی کوتمان سەرتاشین عیبادەتە نەک عقوبەیە عیبادەتە تۆ بچی بۆ یەکیشتر سەرت تاشی فەرمووی چی وحلق الرأس عبودية وخضوعا وەکو ملکەچی بۆ کەسێکی تر بچی بیتاشی ئەوەشیان چییە ئەوەشیان شەریک بۆ خوادانانە بۆیە هەندێک کەس براکانم تەماشا دەکەی بە ناوی دیندارێتیەوە بۆ شێخەکانیان سەریان دەتاش هەمووی سەری تاشیە و سەری سەفر کردو ئەمە چییە ئەو بۆ حەزرەتی شێخ و جەنابی شێخ ئەوە شیرکە لە ئەفعالدا خوا بمان پارێزێت وتقبيل الأحجار غير الحجر الأسود وهروها ماچکردنی بەرد و ماچکردنی خۆڵ و ئەو جۆرەشتانە جگە لە حەجەر الئەسوەد کە سونەتە ماچ بکرێت لەگەڵەوەشدا عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ دەیفەرموو چی دەیفەرموو بە حەجەر الئەسوەدی دەفەرموو من دەزانم تۆ بەردێکی لا تەضر ولا تەنفع نەسوود دەگەیەنی و نەزەرەریشت بەدەستە بەڵام بینیم پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام تۆی ماچ کردو بۆی منیش ماچت دەکەم کە وای نەکرد با نەم دەکرد کەواتە ئێمە کە دەچین حەجەر الئەسوەد ماچ دەکەین یا دەستی لێ دەدەین لەبەرەوە دەستی لێ نادەین کە
چمان بەنسیب بکە حەجەر الئەسوەد خێر و خۆشیمان بەنسیب بکات و لە شەڕ ڵاماندا اعتقادمان وایە بەردێکە هیچی بەدەست نییە هیچ بەڵکو سنەتێکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویەتی دەست لێدان لە حەجەر الئەسوەد و دەست لێدان لە ڕوکنی یەمانی چی گوناه دەوەرێنن لە ئینسان خوای گەورە بەهۆی ئەوە گوناهی لەسەر لا دەبا بەڵام پەروەردگار نەیفەرمووە دیواری کەعبە یا پەردەی کەعبە یا دوو ڕوکنەکانی تری کەعبە ئەگە دەستی لێدەی گوناهت لێ دەوەرێ ئەبەد شتی وانییە بەڵکو دەستی لێدەی و بیدعەیەک دەکەی گوناهێک دەکەی تۆ گوناهێک دەکەی بۆیە خەڵکێکی زۆر نەفام دەبینین براکەم لەوێ یا لە تەلەڤیزیۆن بینیوتانە بەوە ناوەستن کە پێغەمبەری خوا دایناوە عەلەیهی سەڵاتو وەسەلام تەنها ماچکردنی حەجەر الئەسوەد و دەست لێدان لە ڕوکنی یەمانی بەڵکو دار و بەردی کەعبە بەلایەنەوە هەمووی چییە هەمووی دەبێت دەستی لێدەن و خۆی پێوە ئەوە بکە ئەوە هیچی چی نییە براگیان سونەت نییە جگە لە مولتەزەم نەبێ لە بینی دەرگاکە و حەجەر الئەسوەد ئەو شوێنە مولتەزەمە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەستی خۆی پێداهێنا و سینگی خۆی لێ خشاندووە ئەوە حەدیثی لەسەرە خەڵکی وا هەیە براکانم دەچێت جەمەدانیەکەی دادەنێت لە کاشیەکانی کەعبەی دەخشێنێ کەعبە نا هەر مەسجد الحەرام هەرەمووی وەڵاوە مبارەک دەبێت دوایی کە بردمانەوە بۆ ئافرەتێک کە سچی نەبێ بیدەینێ لەسەری بکات ئەوە منداڵی دەبێت تێگەیشتی حیوانێک لەوێ سەردەبڕێت گۆشتی حیوانەکە دێنێتەوە بۆچی وەڵا ئەوە چاکە بۆ شیفای نەخۆشی باشە و بۆ نازەم چی باشە و سوێن بەخوا حیوانی مەکە و حیوانی چوارقوڕنە یەکشتە هیچ فەرقی نییە براکە گۆشتی ئەو حیوانی ئێرە و گۆشتی حیوانی ئەوێ یەک فەرقی نییە تۆ وا بزانی ئەو حیوان لەوێ سەردەبڕێت گۆشتەکەی بێنەوە ئەوە شیفای نەخۆشیە تێگەیشتی لە بەڵام موسیبەت نەجاتت دەدا ئەوە ئەسڵ و ئەساسی نێم و خوڕافیاتە هەموو شیرکە نابێ ئینسانی مسلمان اعتقادی وا پوچەڵ بێت بەڵێ گۆشتەکە دەخۆی بیخۆ عافیەتت بێ ئەمما وا بزانی ئەو گۆشتە چونکە لەوێەوە هاتووە شیفایە یا بەرەکەتە ئەوە ئەسڵ و ئەساسی نێبراکانم دەبێ ئاگامان لێ بێ جا خەڵکانی چیشەیە براگیان ئەو شیرکەیان هەیە لە ئەفعالدا تەماشا دەکەین دەچێتە سەر قەبرێک نەکەر لە کەعبە لە سعودیە بەڵکو لە هەر شوێنێک بێت دەچێتە سەر قەبرستان خۆڵ و خاچی ئەو شوێنە دێنێ یا بەردێک لەگەڵ خۆی دێنێتەوە یا پەڕۆیەکی سەوز کە کەسێک چۆپەی و هەڵواسیەوە لی دەکاتەوە تۆزێکی دێنێ لە خۆی داڵێنێ ئەوە هەموو شیرکە لە چدا شیرکە لە ئەفعالدا خوا بمان پارێزێ بە هەمان شێوە تەقبیل القبور واستلامها والسجود لها ماچکردنی قبر و چێ لە قبر و دەستلێدانی و خۆلێخشاندنی و ئەو شتانە هەمووی شەریک بۆ خوادانانە لە چیدا براکانم لە ئەفعالدا تا ئێرە وتكملي بو درسي دهاتو إن شاء الله والحمد لله وصلى الله وسلم على رسول الله وبارك الله فيكم